کاری ئیعلام و ڕاگەیاندن خەونم بوو، بەڵام دەرکەوتنم سوتفە بوو. هاوڕێ بووین، بە تەمای زەواج نەبووین، بە تەمای عەلاقە نەبووین. پاشان هەروایە کە زیاتر لە یەک تێگەی پەیوەندێکە قۆناغێکە چێتە پێشەوە، دەمانگ پەیوەندیمان هەبوو، با ڕسمی چوومە پێشەوە و داوام کرد. با پەیوەندیمە بووە، ئەویش ئاگادارە. کۆڕەکەکەم هی فترەی دەستگیرانداریمە، چونکە ئەوی منەوەی خێزانم 4 سەنتی بوو کەمە ڕۆشت لە فترەی عەلاقە و دەستگیرانداریە. ڕقمێکی وازەحە لە هەموو جێگەیەک هەیە، هەموو کەسە نزیکەکانم ئەیزانن. ئاسیاکەشم لە 2023 پێمە تامەوە، بەڵامی تر نازانم ئەو ڕقەمەی تۆ باسیەکەی بۆ دڵداری کامەیە. هەندێک جاریشە چمە جێگا ئەوەی پێوتێت ڕاقی، کە من بڕاقی نازانم، چونکە زۆر شوێنی ڕاقیەوە هەر مناڵی بەرپرس نەبی ناتوانانی بچیتە ناوی. باشە، ینی حەزم لێ نییە شتی کەس بەکاربێنم، حەزم لە شتێکیش نییە کە پێش من بەکارێنرابێ، وەکە دەستیش کرا بە بەکارێنانی من حەزم لێ نامێن. ئەمە ڕەبتی بە لوت بەرزی و شتانەوە تەبعێکی خۆمە، حەزم لێ، ینی حەزم لە شتی تاکە. باشە، چاکەتەکەم ماوەی کتر زۆرە بێت ئێستا تاکە. بە نسبەتەوەی کە گرنگی بە فاشن و جلوبەرگەم حەزێکی خۆمە، دووریش نییە لە مستەقبەل لە مەجای فاشنیش بە. من چە خۆم وەرگرتووە؟ ئەوە لە شەیەک لە گوندەکەی ماڵی سامانە و چەقۆیە زۆر ئیستیفادەمان لێ کرد، بەڵام ئێساوە تا بوختانیان بۆ کردم لە بری دەستخۆشی. نا مستحیل هەر هەڵیگرم دەمان چاڵەگرم، ینی ئەگەر هەڵیگرم دەمان چاڵەگرم بۆ چەخۆڵەگرم، بەڵام عادەتەن لەو جانتایەیە کە بڵین جانتای جلوبەرگۆوانە چین بۆ هەولێر یا چی بۆ سەیرانێک، لەو سەیرانەیە چەقۆکەی من نەبووایە ئەو شەوە بۆیان نان و چا بخۆین بۆ معلوماتت. ینی لە سۆڵەکە یەکمانە بینی سەیری یەکترمانە کرد و سەلامێکمان لە یەک ناکرد. زۆر حەزم لە چەرخە، زۆر نەوشتانی کە حەزم لێیەتی، زۆریشم لێیانەیە، هیوادارم معلوماتت کۆ کرد بێتەوە لە سەریان، ئەگەر معلوماتیت کۆ نەکرد بێتەوە ئیتر دەسەڵاتی من نییە. بەڵێ حالیان ڕەنگە 5-6 چرخم هەبێ، دیسانە و چرخانەش ینی چرخی تاکن، زۆر تایبەتن، چرخی یاساینین. بۆ مەسلەی جگەرە کێشانیش بەس مناسبات، ینی لە سەفرەیەکی لەگەڵ برادرە جگەرەیەکە کێشم، چکە من حساسیەتمێ نابێت دوو کەڵ بکێشم. ئار چییە؟ بەتەمەنم لە کچێک نەچوومەتە پێشەوە کە بزانم ڕەفزمەکە، کەتیشم ڕەفز نەکردەوە. پێش زەواج من یەک کەسم خۆشویستەوە، ئیتر قەدەری ژیان وای کردووە، هەر یەکمان بەلایەکە ڕۆشتوین. لە دوای زەواجیش بە کەسم نەوتۆ خۆشمەوەی، ئاریشم بە کەس نێنەوە. ئەمە مانایەوە نییە گۆرانی منەوتەوە، بەڵام بۆ کەسی زۆر تایبەت گۆرانیەوە. پەتێکی ڕەشە و شتێکی تایبەتی پێوەیە. ئۆتۆمبیلەکەی من لە ئەخیرەوە تاکە، خۆ بەزمی سیدیەکە بەز من نەبوو، زۆری تیابوون، زەختم لێ بکەن ئاعترافەکەم. زۆر خیرەی لێ یەکەمەی چۆن کە غیرە نەما، ینی خۆشەویستی نەما. لای من خوا، دایکم شازادە. سەبارەت بەو بەرنامەی بەڕێز مامۆستا مەلا مەزهەر کە لە بەرنامەکەی من هەڵچووم و تووڕە بووم، تەمان پشگیریەکی زۆرم لێ کرا لێرەوە، سوپاسی، چکە جوابی کەسم نایەوە، وەڕوونکردنەوەشم دانەنا لەسەر فەیسبووکی خۆم، چکە حەزم نەکرد مەسەلەکە تەشەنە بکات و گەورە بێت و کەس ینی ئەوەی لە کوردەواریە لە نان و پیازی پێوە بخوا. سوپاسیانەکەم، سوپاسی پشگیریانەکەم و ئەیڵێمەوە من بە بینەر و بە هاوڕێکانم و بەوانەی کە هەوادار و پاڵپشتی منن بەوانەوە جوانن، بێ ئەوان هیچم. باشە، زۆر ئەڵێن بۆ هەڵچووی. من لە سەرەتای 5 دقەی یەکەمی بەرنامەکە پێیوتم تۆ ئەلمانیت، لە کاتێکە و نەبرامەنە ئامۆزامەنە هاوڕێمە نەدراوسێمە، ئەمە هێرشێکی ڕاستەخۆ بوو، من هادیم کردەوە وەزعەکە. لە کۆتاییشە ینی پێیوتین خاین، پێیوتین جاسوس، پێیوتن فیتنە. وتی ئەو ڕۆژەی ئەخلاق دابەشکرا
نەتۆ نە کەناڵەکەت لەوێ نەبوون بیوت با ڕۆژەی ئەخلاق دابش کرا تۆ لەوێ نەبووی دیسان جوابم نادایەوە بەڵام کەوتی کەناڵەکەت لەوێ نەبوون ینی لە پرزگەوە کافتریا تا تەواوی ستافی NRT لە هەموو شارۆچکەکانی کوردستان هەستم کرد من پارێزەری NRTم لەوێ بە تایبەت کە هێرشی کردە سەر باو باپیرم و من دایکم باوکم هەموو هەفتەیەک بەدیار بەرنامەکەمەوە لە سەرەتا تا کۆتایی دانیشن زۆر بریندار بووم لێرەوە پێڵم کە لە بەرنامەکە ڕۆشتە دەرەوە ئەوەشم بەرامبەری لە دڵانە بوو ئێستا هیچم لە دڵانیە بەرامبەری و گردنی ئازابێت بۆ دوای خۆم پێم خۆشە چاوپێکەوتن لەگەڵ زرێبار بکەن زرێبار هەورامی وەلەی بپرسن ئەگەر ئەرزێکی بۆ بێت لە مەجای فاشۆن و مۆدڵە بۆی ببێ بە مۆدڵ لە مەجای فاشنیش بکات دەستبەرداری بێژەر و پێشکەشکاریە بێت